عزیزان من ئەم هاوینە زنجیرە وێبینارێکم هەبوو باسم لە زانست کرد. چی زانستە چی زانستی خۆشەویستان خەڵکترین جۆری زانست ئەوەیە کە لای ئێمەوە ئازان مهمترین جۆری زانست. بۆ نمونە خەڵکترین سەرچاوەی عیلم کتێبە. عجیب نەبێ بەلاتانەوە خەڵکترین سەرچاوەی عیلم کتێبە، چونکە کتێب نەسەلمێنراوە باس توێژینەوە سەرچاوەی عیلم. لای ئێمە کتێب مهمترە لە هەموو شتێک، بۆ چونکە نازانین چی مهمترە لە کتێب. توێژینەوە مهمترە لە کتێب. توێژینەوە مەقالەیەکە کە لە گۆڤارێکی ئیمپاکت فاکتەری هەبێ لە موسسەسەیەکی ئەکادمی گەورە کۆمەڵێکمان هەیە لە ئەڵمانیا لە ئەمریکا بە تایبەتی لە بەریتانیا. ئەوانە مۆسوقن، ئەوانە خەڵکانی اختصاصی ئەتوانن هەڵسەنگانی بۆ بکەن پێشی بزانن نووسەرەکە کێیە، تەمەنی چەندە، لەکوێوە شتەی ناردووە. ئەمانە لێکۆڵین لەسەر ئەکەن بزانن شتەکەی کە نووسێتی چەندێ عیلمیە دایەبەزێن کە دابەزی ئەبێ بە عیلم و ئەوە سەرچاوەیە. ئەمە یەک. دوو چی عیلمە بەرەزان بیرکاری عیلمێکە ئیتر خەڵەت قبوڵ ناکە. هەندەسە عیلمێکە غەڵەت قبوڵ ناکە. ئارخەمیدس چی وتۆ ئێستا ژەروە سەیری سێگۆشەکان کە یاساکانی سێگۆشەکان بازنە مەسەلەن بڕۆ سەیری پایکە، ئەمە عیلمە. ئەمە ئیتر تۆ هیچ گومانێکی دانی یەک یەکە کاتە دوو تەواو. ئەمە کاتی بۆ بوارەکانی تر ئێمە شتێکمان هەیە کە یارمەتی ئینسانیە بۆ پێشکەوتن. یارمەتی ئینسانیە بۆ پێشکەوتن ئەویش چی بوو؟ تاقیکردنەوە. لای ئێمە وازان تاقیکردنەوە لە هەموو شتێک مهمە. تاقیکردنەوە شتێکە کە تۆ ئەتوانی ئیسفادەی لێ بکەی. ئەمە بۆچی ئەڵێم بەڕێزان؟ بۆ مستەوای عیلمی حەز ناکەم ئێمە لەو مستەوا دابەزیوە بمێنینەوە. تکایە با خەم بخۆین، کاتی باشمان هەیە، پارەمان هەیە، بە حەیفە کاتەکان و پارەکانمان جارجار لە شتێکا سەرف بکەین شتەکە بە قیمەت بێ. معقول نییە لە کوردستان خەڵکێکی زۆر خاوەنی شەهادە ئەکادیمی چی لە زانکۆکانە ئێستاش نازانێ بێردۆزی زانست چی. جا تاقیکردنەوە چۆنە؟ بۆ نمونە تۆ نەخۆشیەک هەیە ئەچی نەخۆشەکان هەموو فەحسەکەی، با بڵین بواری پزیشک سەیرەکەی ئەم نەخۆشانە سیفەتێکیان هەمویان تایە ڤیتامین B12 یان کەم. باش تۆش ئەڵێی سەلماندم لە 1000 نەفەر هێنام ئەم تووشی ئەم نەخۆشیە بوون هەمویان نەخسی ڤیتامین بیانەیە، کەواتە نەخسی ڤیتامین B سەبەبی ئەم نەخۆشیە. بەڕێزان ئەم قسە ئەکرێ سوودی هەبێ، بەس ئەم قسە لێم نییە، دڵنیادانەکەەوە. یعنی ئەم قسە ئەکرێ وەکو شتێکی عیلمی قبوڵی کەین، بەس عیلمی حەقیقی نییە، چونکە هەر مەرج نییە. بەپێی فەلسەفەی عیلم مەرج نییە. ڕاستە ئەمانە هەموو نەخسی ڤیتامین بیانەیە نەخۆشیان هەیە، بەس هەر مەرج نییە. بۆ نمونە ئەڵی خۆر لە خۆر هەڵاتەوە هەڵێ، ئەمە عیلمە. لە فەلسەفەی عیلما ئەڵێ چی؟ ئەڵێ ئەبێ بڵێ تا ئێستا وا بووە، ناتوانی بڵێ وا ئەبێ. چی ئەڵێ؟ بەیانی قیامەت نایە، ئەڵێ بەیانی دنیا نایە بەیەکە. نمونەیەکی زۆر سادەی پێکەنی ناوی خۆش هەیە بۆتان ئەجابم. فیلسوفێک ئەڵێ بە تەجروبەکردن وا بزانی شتێ عیلمی حەقیقی و مطلقە ئەکرێ وانە بێت. وەکو چی؟ بە شەرتی ئیتر ئەمە ئەو پەڕی عیلمە، وانە لەم سەردەمە ئەمە ئەو پەڕی عیلمە، بەڵام بەڕێزان حەقیقەتی مطلق بەس لای خوایە. یعنی ئەوەی کە وەکو بیرکاری و هەندەسە و فیزیا ئەتوان شتەکانە بۆ یەکلاییکەنەوە، شتی تر و هەموو شتێ وایە یەکلایی ناکرێت. بۆ نمونە ئەڵێ مریشکێک هەموو ڕۆژێ پیاوێکێت گەنم بۆ مریشکەکانێنێ، و ئەم مریشکە لەو ڕۆژەوەی لەدایک بووە کە جوزەڵەیە، هەموو ڕۆژانە ئەم نەفەرێ گەنمیاتێ، هەر جارێ نەفەرەکە دەرەکەی ڕاکە بۆ لای بۆ گەنم خوارد. لای ئەو سەلمێنراوە لە سەداسەد هاتنی ئەم پیاوە بۆ ئەوەی گەنمی بات. ئەگەر بێت و 1 ساڵ ئەم پیاوە گەنم با بەو مریشکە، هێشتا مانای ئەوە نییە بەیانی هاتەوە گەنم، لەوە ئەچێ ڕۆژێک بە چەقۆ پێ بۆ سەربرێنی. بۆیە بەڕێزان عیلم ئەوەیە ئەها ئەڵێی خوا تاک و تەنها، ئەمە عیلم.
ئەمە ئەوەندە بەقووەتە ئەمە شتێکمان هەیە پێی ئەڵێن بورهان یعنی ئیتر قسەیتیان نایبات شتێک نییە بڵێ وەڵای تر منی ڕەئیم وایە و ئەویش بڵێ وەڵا ڕەئی من وایە و بەزان لە بەعزێ شتا ڕەئی و ڕەئی کاری هەیە بەعزێ شت هەیە حقیقەتی مطلق ڕەئی من و ڕەئی تۆ نییە ئیتر ئەمە شتە بۆ شێوازێ زانستی پزیشکی بۆ نمونە زانستی پزیشکی زۆربەی شتەکانی ئەکرێ لە ئایندا بەپێی لێکۆڵینەوە لێکۆڵینەوەکان شتی تر بڵێن ئەگەر عیلمە نابێت بگۆڕێت واتە ئەم عیلمە چۆنە ئەم عیلمە ئەوەندە عیلمە ئەمڕۆ بەکەڵکمانێت بەڵام ناتوانین بڵین ئیتر هەروە ئەبێ ناتوانین بڵین وەڵام مرۆڤ بەگاتە ئەوەی کە ئیتر ئینسان پیر نەبێت ئەم قسانە با ئەم پرۆفیسۆرەش بیکە با هارڤاردیش بیڵێ ئەگەر ئینسان پێوەرەکانی عیلمی خوێند هێناکەوێت ئێستا ئێمە کارەساتێکمانەیە من ئەمڕۆ چیرۆکێکم خستە سەر هەمان چیرۆک لە سایتێکا بە فەڕەنسیەکی بە ئەڵمانیەکی بە ئینگلیزیەکی ئەمانە هەیە مناڵێکیانم ئەڵمانی ئەبێ فێر بێ مناڵێکیان ئەڵمانی زانێ بەس ئەبێ فەڕەنسی فێر بێت چونکە فەڕەنسی دەرسی سەرەکییانە وەکو چۆن لای خۆمان ئینگلیزیەکان هەمان چیرۆکم هێنا بە فەڕەنسیەکەی ئەمیان خوێندێ و ئەویشم پێشم بان کرد مناڵەکە بە ئینگلیزی ئەڵمانیەکی بۆ خوێنمەوە کە لەبەی سەیدایی چیرۆکەکە زۆر سادەیە بەڵام بەڕاستی زۆر جوانە حتا دوسێ جارها بە خەیاڵمەوە بزانم بە لە یوتیوبیش دامناوە شەرحم کردووە لە ئەڵمانیەکە ئەڵێ ڕۆژێکیان بریشکێک کەڵەشێرێک هەواڵێکی بینی لە ئینتەرنێتە نووسرا بوو ئاسمانەکەوێتە خوارەوە ئیرۆکەکە زۆر خۆش ئەڵێ یەکسەر چوچی کرد زۆر زێڕەی کرد و ترسا و ئەمانە پەلەپەل هەزار فرێندی هەبوو ئیمێلی بۆ کردن وتی ئاسمان ئەکەوتە خوارەوە با فرێخمان هاتە دەرەوە چوو بۆ لای ڕەفیقێکی تری مریشکێ بوو چوون بۆ لای کۆترێک و هەمویان کۆ بوونەوە و ئەرێ چییە مۆزوع ئاسمانەکەوێتە خوارەوە وەڵای سەیرەکەن ڕێوی لە کافتریاک دانیشتووە لاپتۆپێکی بەدەست هاتن وتی ئەو چییە بۆ کوێ ڕۆن وتیان وەڵا ئاسمانەکەوتە خوارە وتیان چی بکەین ڕێوێکە وتی وەڵا من حەلێکم لای وەرن لەگەڵما ئەشکۆتێکی لێیە وەرن ئەچین ئەگەر ئاسمان بکەیتە خوارێ من لە ئەشکەوتەکاری نەجاتمانێت ئەڵێ هەمویانی بر بۆ ئەشکەوتەکە لەوێ یەک دانای وەساقی نان دەرەوە مێنی خوارد اینجا ئەڵێ کە خواردنی و تری خواردبوو تااقەتی نابوو بجوڵێن چوو لە پاڵ درەختێکە شانی دایە و دیسان لاپتۆپەکەی داگرسان ئەم چیرۆکە زۆر زۆر یعنی سادەیە زۆریش خۆشە بەڕاستی ئێستا وای لێ هاتووە ڕێویەک قستێک ئەکا لەم منتەدایەکی بەناو عیلمیە قسەیەک ئەکا خوانە ئێمەمانە بەس ئەزانین جنێو بڕۆ تەماشاکە لەژێر ئەو پۆستە چەند نەفەر لە خۆیانەوە دەستیان بۆ بە جنێودان و ئاەتیان نووسیە مستەوای خۆمان بەرزکەینەوە ئەگەر شتێکی علمی پێە ئەگەر شتی علمی پێ نەیە لە خۆتۆ میکە بە شەڕە قسە جوون